رب العالمين زانایە بەشتەکان و ئاشنا و شارەزایە بە کەسەکان، بەڵام بۆ پەروەردیگار ئەم هەموو خەڵکەی گێڕاوە بەسەر ئەم هەموو هۆز و قەبائیلەوە فەرمێ لیتەعارەفوا، بۆەوەی یەکتری بناسن، بۆەوەی ئاشنا بن بە یەکتری. بەڵام تەعارف لەسەر کێشی تەفاعولە، تەنها یەکتر ناسین نا، تەنها من و تۆ یەکتر بناسین، بەس ئەوە نییە کە بە یەکتر ئاشنا بووین ئەبێ هاوخەمی یەکتر بین، ئەبێ هاوسۆزی یەکتر بین، ئەبێ دەستگیرەوەی یەکتر کەین. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا لە مستەد ئیمامی ئەحمەد هاتۆ ئەڕناوتیش بە سەحیدانێ ئەبوو نەضڕا فەرمێ گوێم لێ بوو لە یەکێک لەو هاوڵانەی کە لە حەجەت الوداع لە حەجی ماڵ ئاواییە کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم کۆتا حەج بوو کردی و یەکەم حەجی واجب بووکەوە ئەنجامی دا و کردی، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناوەڕاستی ئەیام التەشریقە وتارێکی خوێندەوە، فەرمی یا ئەیها الناس ألا إن ربكم واحد وإن أباكم واحد ألا لا فضل لعربي على أعجمي ولا عجمي على عربي ولا لأحمر على أسود ولا أسود على أحمر إلا بالتقوى. أبلغت؟ قالوا بلغ رسول الله صلى الله عليه وسلم. لم متاربه زوب بيزي خويا فرمي أي خلقنا ئاگدار من خواتان یەک خوایە کە ئەڵڵایە و باوکشتان یەک باوکێکە کە ئادەمە. ئاگدار بن فەزڵ و گەورەی عەرەبێک نییە بەسەر غەیرە عەرەبێکە، فەزڵی عەرەبێک نییە بەسەر عەجەمێکە، بەسەر ئینگلیزێکە، بەسەر فارسێکە، بەسەر کوردێکە، بڵێ قورئان بە زبانەکەی من دابەزیوە. و فەزڵ و گەورەی عەجەمێکیش نییە بەسەر عەرەبێکە، و فەزڵ و گەورەی سوورێک نییە بەسەر ڕەشێکە، و ڕەشێک نییە بەسەر سوورێکە، سپیەک نییە بەسەر ڕەشێکە، ڕەشێکش نییە بەسەر سپیەکە بڵێ من لە تۆ باشتر و چاکتر و پیاوترم. إلا بالتقوى، تەنها بە تەقوا نەبێ. إن أكرمكم عند الله أتقاكم. ڕێزدارترینتان لای ئەڵڵا بە تەقوا دارترینتانە. فەرمی ئایا پێم ڕاگەیاندن؟ ئایا پێتان گەیشت کەس لە کەسان گەورەتر نییە تەنها بە تەقوا نەبێ؟ هاوڵان گوتیان ڕای گەیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان.